بەڕێزان سڵاوتان لە بێداوای لەبن دەکەین بۆ ئەوەی کە لە کاتی دیاریکراوی خۆی بەرنامەکە دواکەوە بۆ ئەوەی کە میوانی بەرنامەکەمان بەڕێزان لە کاتی مەبەستی بەرنامەکە دواکەوت بەردەوام دەبین لە بەرنامەکە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق پرسی بەشداریکردنەوەی کورد لە حکوومەتی ئایندەی عێراق بۆتە مشتومڕی میدیا و ناوەندە سیاسیەکان. ئەمڕۆژ وەفدی دانووسانکاری لایەنە کوردەکان کە لە 5 ئەندام پێگاتبوون لە دیوانی سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە. پێگەیاندنی وەفدی کورد لە لایەنە سیاسیەکان بۆ دانووسان لەگەڵ بەغدا تا چەند ئاماژەیە بۆ ئەوەی کورد ئەم جارە بە بەرنامە و استراتیژێکی نوێەوە بۆ جێبەجێکردنی داواکانی دەچێتەوە بەغدا. لایەنە کوردەکان چی دەکەن بە ئەولەویەت لە پرسی بەشداریکردن لە حکوومەتی بەغدا لە کاتێکدا 8 ساڵی ڕابردوو کێشەی نێوان هەرێم و بەغدا نەک هەر چارەسەر نەکران بەڵکو ئاڵۆزتر بوون. بەشێکی مشتومڕە سیاسیەکانی عێراق لەسەر ئەگەری دانانەوە یاخود لابرنی نووری مالیکی سەرۆکوەزیرانە. لایەنە کوردەکان سەرجەمیان هاوڕان بەرامبەر بە پرسی دانانەوەی جارێکی دیکەی مالیکی. هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە سەبارەت بە ئەگەری دانانەوەی نووری مالیکی بۆ سێم جار وەک سەرۆکوەزیران؟ بەڕێزان ئەم تەوەرە لە دیوی دووەمی هەواڵ تاوتوێ دەکەین بۆ تاوتێکردنیشی میوانداری بەڕێز سعدی ئەحمەد پیرەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە کە بەڕێزیان لە شاری هەولێر و لەگەڵمانە ئێوەش لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی نارتی دەتوانن سەرنج و پرسیارەکانتان بە کۆمنت بۆمان بنووسن. کاک سعدی سڵاو لێبێ و سپاس بۆ بەڕێزتان بۆ ئامادەبوونتان بۆ بەرنامەکە. سەرنجی ئێوە وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی و حیزبەکەشتان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەشداری ئایندەی کورد لە حکوومەتی عێراق بەگشتی و پرۆسەی سیاسی لە عێراقدا بەگشتی چییە؟ زۆر سپاس کاک مەریوان، داوای لێبوردن لە جەنابەت و لە بینەرانی NRT دەکەم. لە ڕاستیدا سپاس بۆ بەڕێزیشتان، لە دەرەوەی هەولێر بووم. سپاس بۆ بەڕێزیشتان. من وابزانم ئەم جارەیان کورد بەیەکەوە کۆبوونەوەیەکیان ئەنجام داوە پێشتر لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم. بەڵێ. و ئەو ماوەیەش بەشێکی زۆر لە ئەندامانی ئەو هەیئەتە هەیەتی هاوباش لە بەغدا بوونە گوێخوان ڕاگرتووە لەگەڵ لایەنەکانی عێراقی تاکوتەرایان بینیوە و لایەنە عێراقیەکانیش هاتوون بۆ ئێرە کۆبوونەوەیان هەبووە. من وەکو کائینێکی سیاسی وەکو یەکێکە لە سیاسەتش کار دەکا پێم وایە ئەمڕۆ لە عێراق هیچ سیناریۆیەک ممکن نییە بخرێتە ڕێگا بێ ئەوەی حیسابی کورد بکرێ. هەموو ئەو سیناریۆیانەی کە هەن لە بەغا بۆ دامەزرانی حکوومەتی ئایندەی فیدرال لە عێراق کورد لەگەڵدایە، یعنی لە حیسابی کوردی بۆ کراوە. بڵێ پێگەێنانی وەفدی کوردی کاک سعدی بۆ چوونی تۆ ئەو وەفدی کە ئێستا پێک هاتووە لە 5 ئەندام کە پێک هاتوون لە نوێنەری لایەنە سیاسەکان نوێنەری ئێوەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە تا چەند ئاماژەیە بۆ ئەوەی کە ئایا ئەم جارە کورد بە استراتیژێکی نوێ و یەکگرتووە دەچێتەوە بەغدا بۆ جێبەجێکردنی داواکانی؟ بەدڵنیاییەوە، چونکە خۆ نە لەبەر ئەوەی کە کورد شتێکی تازەی داهێنابێ بەڵکو لەبەر ئەوەی هەموو ئەو وعد و قەرارداد و سۆزانەی کە پێشترێ دراوی چی جێبەجێ نەکراوە لە ماوەی 4 ساڵ بگرە 8 ساڵی ڕابردوو ئەو پەیوەندیەکی زۆر موفق نەبووە. پێکەوە ئیشکردنی ئێمە لەگەڵ لایەنی تر لە شیعە بە تایبەتی دەوڵەتی یاسا لەسەر ئەساسی شەراکەی حەقیقی بووە، ینی ئەو شەراکەتە ڕەنگی نەداوەتەوە نە لە میزانیەی دەوڵەت پرسپێکردن و ڕاوەرگرتن، نە لە سیاسەتی دەرەوە وەکو پێویستە، نە لە جولاندنی هێزەکان لە ئەو مەسەلەیەکی هەستیارە، نە هەڵوێز وەرگرتن لە وڵاتانی مەنتیقا لە گۆڕانکاریەکان، نە چارەسەرکردنی کێشە دەستوریەکانی کە هەمانە بە تایبەتی مادەی 100. بەڵێ کاتە ئێستا لایەنە کوردەکان چی تازەیان پێ وەفدی دانووسانکار لە ڕێی وەفدی دانووسانکارە و لایەنە کوردەکان چی تازە دەکەنە بنەما بۆ داڕشتنی استراتیژی و بەرنامەی خۆیان بۆی ئەوەی کە جێبەجێ نەکراوە جێبەجێ بکرێت؟ کاک مەریوان، من حەزەکەم خۆشم ئیستیفادە دەکەم، تۆش ئیستیفادە دەکەی گوێگەی ئیستیفادە بکە. بەڵێ فەرموو. ئەگەر لە ناوەڕاستی قسەکانم قەتعم کەی من ناتوانم بەردەوام بم. مەبەستم وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە لە بەغا ئێستا وەکو پێشان نییە. بەڵێ فەرموو بەردەوام بە. لە بەغا وەکو پێشان نییە بڵێ ئەوە هێزی سیاسی فلانەوە هێزی سیاسی فلان. لە بەغا دوو جەبهەیە، جەبهەیەکیان
لەگەر دانانەوەی نووری مالیکێ جەبهەیەکیان لە دژی دانانەوەی نووری مالیکیە کورد لەو ناوەڕاستەی بە مەسافەیەکی مساوی ڕاوەستاوە لە هەردووچیان قسە لەگەڵ جەماعەتی برین لەگەڵ دانانەوەی نووری مالیکی دەکە پێیانەڵێ کە ئێمە لە 8 ساڵی ڕابردوو تەجروبەیەکی سەرکەوتومانە تەجروبەیەکی خراپمان هەیە ئەگەر ئێوە ئامادەن زەمانەتێکتان هەیە بۆ ئەوەی یاسا جێبەجێ بکرێت کێشەی پێشمەرگە بودجە بەکارنێنرێ وەکو وەرەقەی زەغت یاسای نەفت و غاز بکرێ ئیحسای دانیشتوان بکرێتن لە هەمان کاتیشدا لە کاتی دانانی بودجە پرس بە کورد بکرێ و بودجە 100% بنێردرێ نەک بەنای نەفەقاتی سیاسی سێ لەسەر چاری بکرێ بە ڕژێر لێوە ئەمانە هەمووی پێکەوە پرسیاری هینی کوردن ئەگەر زەمانەتێکە بوو گوێ ڕاگن وەریگرن بینن لەگەڵ خۆیان لەگەڵ فەریقی دووەم هێزێکی هێتەرۆجێنە هێزێکی منسەجم نییە لە دنیایەک ڕێکخرا و پێکهاتوون خاڵی تەنهای هاوبەشیان دژایەتیکردنی مالیکە هیچ خاڵێکی تری هاوبەشیان نییە هەندێکیان لەوانە تا ئێستا خەو بە زمانی سەدام حوسێنە دەبینن هەندێکیان پێی وایە هەڵەبجە لە جێ خۆی بوو کەمیش بوو هەندێکیش دۆستی کوردە و زۆر نزیکە لە کورد پێویستە ئەمانە ئەو وەفدەی ئێمە دڵنیا بکەنەوە لەوەی کە هەڵوێستیان یەکە و داخوازیەکانی کورد بەهاند هەڵەگرن جێبەجێی دەکەن ئەم دوو وەڵامە دێننەوە لێرە لە کۆبوونەوەیەکی گشتگیردا کامو لایەنە سیاسیەکان بەشداری دەکەن کورد بڕیاری خۆی دەدا و کورد ناتوانێ معارەزە بێ کورد حیزبێکی سیاسی نییە کورسیەکی کەم هێنابێ دوو کورسی کەمی هێنابێ بەشداریکردن لە حکومڕانی لە عێراق بۆ کورد استحقاقێکی قەومیە عێراق دوو قەومیەتی ڕئیسی هەیە وەکو لە دەستوریشدا هاتووە ناتوانێت یەکێ لەو قۆڵیەتانە کەواتە کاک سعدی بەڕێزیش باس لەوە کرد کە لە عێراقدا ئێستا دوو بەرە هەیە و کورد لە ئێستا کورد لە هیچ کام لەو بەرانەیاندا نییە بەتایبەت لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا کێشەکانی هەرێم و بەغدا کە ئاڵۆزتر بوون قوڵتر بوونەوە تاکو ئێستا گەشتوەتە پرسی بڕینی موچە و بەشە بودجێ هەرێمی کوردستان ئێستا کورد هێڵی سووری نییە بۆ پرسی دانانەوەی مالکی هیچ شتێکی لەو جۆرە لە ئارەدا نییە نا تۆ ئەگەر من وەکو تعریفی دووبەرەکەم کرد ئەم تەجروبەی ئێمە لەگەڵ بەڕێز دەوڵەتی یاسا کە نوێنەرەکان بەڕێز نووری مالیکیە تەجروبەیەکی خراپە تەجروبەیەکی باش نییە ئەو هەموو کەم کوڕیانی باسم کرد لە زەمان و حکومڕانی ئەواتوە لە نزەر کووردا لەگەڵ ئەوانە تر تەجروبەمان نییە بەڵام ئەوانەی تر هەڵوێستی هەندێکیان هەڵوێستی نامۆیان هەیە بە ناتوانین لەژێر سەقف و چەترێکا بەیەکەوە ئێوەتانەوەم تەجربەیە جاریکە دووبارە بۆیە من پێم باشە هەر تەجروبەی خراپ نا زەمانەتێک پێویستە دەبی ئەو زەمانەتە بە چ نەوعێک دەبی بە شکلێک دەبی لەگەر وەڵامی لایەنەکەی تر بهێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ هەولێر لە هەولێر لەسەری دابنیشن و هەڵی سەنجێن و تۆژینەوەی لەسەر بکەن لێ بکۆڵنەوە کاملا لە مەسلەی ئێمە و بۆچوونەکانی ئێمە نزیکترە لەگەڵ ئەو لایەنە بینێمە ئێوە لەسەر خودی نووری مالکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەوتێت زیاتر بۆچوونتان نەرمترە و ڕەنگە شتێکی جیاواز بن لە پارتی دیموکراتی کوردستان ئێوە بە هیچ جۆرێک پرسی خودی دانانەوەی خودی مالکی ناکەن بە بابەتێک وەکو پێشمەرج وەکو هەندێک لانی سیاسی سە لە عێراقا باس لەمە دەکەن کە نابێ مالکی جارێکی دیکە کاندید بکرێتەوە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان فەرقی زۆرە ئێمە پێشترێ بەڕێزم پێشترێ پێوتم ئێمە ئێتیفاقمان کردووە کە هەیئەتی مشتەرەک و مەوقفی کوردی موحەدمان هەبێ و یەکێتی نیشتیمانی نە بە ئاشکرا نە بە دزی تکرارەکەمەوە نە بە ئاشکرا نە بە دزی لە دەرەوەی ئەو تەوافق و ئیجماعی کوردی هیچ گفتگۆیەکی نەکردووە ناشیکە ڕەنگە لایەن هەبی کرد بیتی بەڵام ئێمە نایکەین بۆیە ئەلەوە دڵنیابە پێویست ناکە ئەوە نان و پیازی پێوە بخرێ هی دووەمی ئێمە لە هەرێمی کوردستان لەگەر ئەو لایەنانە ئیستینساخی یەکتری نین ڕەنگە ڕەئیەک لێرە و لەمێ جیاوازێک هەبی لە ڕەئیمان بەڵام لەسەر مەسەلەی نەتەوەی یەک ڕەئیمان هەیە و یەک بڕیار فۆرمولە دەکەین و ئەو فۆرمولەیە کە ئیجماعێکی کوردی لەسەرە ڕەئی یەکێتیشە کەواتە هەڵوێستان لەسەر خودی نووری مالکی و دانانەوەی چییە شتێکی لەو جۆرە هەیە لە هەڵوێستی ئەوەیە من هەڵوێست شخص مشکلەمان نییە ئێمە زەمانەتمان دەوێت لە دەوڵەتی یاسا ئێمە لەگەڵ نووری مالکی اتفاقمان نەکردو لە ڕابردە و ئیمزاشمان نەکردووە لەگەڵ دەوڵەتی یاسا حیزبی داعوا لەگەڵ
ماڵی شیعە ئیتفاقمان کردووە بۆیە من پێم وایە بە شەخصیکردنی کێشەکان ناوکۆڵکردنی مەسەلەکانە لە ناوەڕۆکەکەیان ناوڕۆکی مەسلەی ئێمە دژی شخصێک نییە ناوی نووری مالیکی بێ بەڵکو دژی نەهجێکە ئەو ناجە دەبواە هەندێک جا لە نەهجی زمانی کۆن دەچی دەبواە قبر کرابایە ئەو ناجە نەبینێتن مەسەلەن زۆر جاروێ ئێمە جێمان لە تەسریحاتەکانی ئەو خانمە دەبێ حەنان فەتلاویە چییە زمانی سەدام حوسێنمان بیردێنێتەوە بۆیە من پێم وایە پێویست ناکە ئێمە مەسەلەکان بە شخصی بکەیت کێشەکانمان ئەوەیە کە 4 ساڵی ڕابردوو وعدەکانی خۆیان نەبردۆتە سەر پێت وایە هەڵوێستی لایەنەکانی دیکەش بەتایبەت پارتی دموکراتی کوردستان هەمان هەڵوێستی ئەوەیە بەرامبەر خودی مالیکی تەسەورەکە هەمان هەڵوێست دەبێت چۆن ئەوە لە گفتوگۆیەکی پێکەوە لەگەڵ ئەو لایەنانەی کە هەیەتەکان دامەزراندوە لەگەڵ حتا ئەو لایەنانەیش کە لە کۆبوونەوە کە بوون نوێنەریشیان نییە هەموو بەیەکەوە گفتوگۆ دەکەن گەیشتە چ بڕیارێک هەموو ئیلتیزام پێوە دەکەن بەڵام دەوترێت ئێوە زیاتر لە لایەنەکانی دیکە بەتایبەت پارتی و لایەنەکانی دیکەش نزیکن لە دەوڵەتی یاسا و تا ڕادێکی زۆر هاوسۆزیتان هەیە لە دەوڵەتی یاسا ئەمەش جیاوازیە لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەی هەرێمی کوردستان ئێستا شەق بەری ئەوە ڕاز نییە تێدەگەی 100 جاری کەش بیڵێەوە ئەوە دەتانێت بە زۆری زۆردار ئەمە بۆچوونی بەشێک لە چاودێرانە دەڵێن ئەنی بۆچوونی بەشێک لە چاودێرانە نادەین تەنها پرسیارەکان ڕۆڕووی بەڕێز دەکەینەوە ئەنی بەڕێستان دەتوان وەڵامی بدەنەوە ئەمە بۆچوونەکەڵێم ئەوە بۆ جاری سێم بۆ جاری چارەم بۆ جاری پێنجەم ئەوە ڕاست نییە یەکێتی لە ئیجماعێکی کوردی دەرناچێت ئێمە پێمان وایە خەتی ڕاست چەپ نابێ بەسەر هیچ هێزێک دابێنین و ئێمە مەبەستمان چیە هەدەفمان ئەوەیە کە داخوازیەکانی گەلی کوردستان جێبەجێ بکرێت مەسلەی بودجە نەکرێت بە وەرەقەی فشار کێشەی پێشمەگە کە یەک لە 3 حدودی عێراق تامین دەکا لە پرچەکردن و تەمرین و لە معاشیان وەکو یەک بۆ باقی عێراق بێ یاسایەکی نەفت و غاز و یاساکانی تر هەبێ ئەو حکومەتی واوە کۆتایی پێبێ هەر یەکە بە وەکالەت دایدەنێ و دەسەڵاتی ڕەهای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرال نابێت بمینێ دەبێت زەمانەتێک هەبی کە مادە دەستوریەکان بە تایبەتی مادەی 140 جێبەجێ دەکرێت کێ توانێت ئەو زەمانەتە بدا جێگای متمانەی هەموو لایەنەکانی کوردستانی بوو لەگەڵ ئەوە هاوپەیمانێتی دەکرێت ئێوە دەتانەوێت ئستیخاقی خۆتان بەتایبەت لە حکوومەتی ئایندەی عێراق و کویکێتی نیشتیمانی کوردستان مەبەسمە زیاتر بێ لە ساڵانی ڕابردوو بۆ پێی ئێوە ژماری کوردستەکانتان بەرز بۆتەوە ڕووی لەڵکشان کردووە بە دڵنیاییەوە خۆ ئستیحقاقات لە حکوومەتی ئایندەی عێراق لەسەر ئەساسی ژمارەی کورسی دادەندرێت و ئەکید هێشتا ئێمە دانە نیشتوین هینێک دابنێن ئالیەتێک دابنێن چۆن کورسیەکان دابەشەکرێ و چەندمان بەرەکەوێ ئەوە جاری دەیبزانین کورد چەندی بەرەکەوێ بەنسبەت مەجموعی عێراق و ژمارەی کورسیەکانی کورد چەندە پاش ئەوەش بەسەر هێزە کوردستانیەکان ئەکید بە پێی ژمارەی کورسی دابەشەکرێ ئەی بەچی دابەشەکرێ ئەوەی کە پەیوەندی بە وەرگرتنی پۆستەکانەوە هەیە بۆچی ئێوە جەخت لە وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار دەکەنەوە بەمافی خۆتانی دەزانن لەبەرەوەی تو لە عێراق ئەو پۆستەی کووردە لەبەرەوەی استحقاق قەومیان و قەومیەتمانەیەکی ڕئیسی یەکی عەرەبێکی کورد عەرەب ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەڵبژاردووە کوردیش کە قەومیەتی دووەمە لە دوو پۆستە سیادیەکەی تر لە دوو پۆستە سەرۆکایەتەکەی تر سەرۆکی کۆمار هەڵەبژێری لەوە پێشیشی کورد بووە یەکێتی بووە ئێستاش ئەگەر پێی ئستیحقاقی انتخابیش بی کە سەرۆکی هەرێمی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی کۆماری یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵێ لەسەر وەفدی دانوستانکاری کورد ینی بە پێیاندێک زانیاری کە ئەمڕۆ داوا کراوە کە سەرۆکی هەبێ وەفدی دانوستانکاری کوردی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوەدان وەفدی دانوستانکار کە لە 5 کەس پێگاتووە سەرۆکی هەبێت من نازانم بە تەحدید من لەوێ نەبوو من نازانم چۆنە گفتوگۆکات من پێم وایە دەبێت ئەم وەفدەمان وەفدێکی مخەوەل سەلاحیە بێ مرونەتێک هەبێ لە گفتوگۆکردنیان بۆی بگەنە ئەنجامێکی باش و بە نەتیجەیەکی باش بێنەوە خۆ بڕیاری ئەخیری هەر سەرکردایەتی سیاسی ئەیدا ڕەنگە وەفدە بەتەنێ نەیدا بەڵام بۆی ئەو وەفدە مەجالێکی فراوانتری هەبێ بۆ گفتوگۆکردن و هەست بە هەم بەرپرسیارەتی بکە
هەم هەست بەوە بکە کە ئازادە لە شێوەی ئیشکردنی ئەکەیت گرنگە ئەو وەفدە نەوعەک نظامی تێدا بێت. بەڵێ جگە لە باسکردن لە پۆستی سیادی سەرۆکۆمار کە پۆستێکی سیادی باڵایە لە عێراقدا ئێوە هیچ پۆستێکی دیکەی باڵا هەیە کە ئێستا جەختی لەسەر جەختی لەوە بکەنەوە جەختی لێ بکەنەوە کە مافیەوە بێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان؟ نام پێم وانە ئێستا وەختی ئەوە بێ جارێ ئێمە شین و واوەیلا بۆ یەکێتی بکەین ئەم پێم وایە ئەوەل جاری دەبێت هەمومان بەیەکەوە هەوڵی ئەوە بدەین کە چەند پۆست لەو پۆستانەی هەن لە سیادی و پۆستە گرنگەکانی کە لە هەرێمی کوردستان نین سوودیان لێ وەردەگیرێ بۆ کورد تەمینیکەین پاشان لە ناو خۆی کوردستان چۆن دابەشەکرێ بە سیاسەکان ئەوە مەسلەیەکی ئاسانە و سانەویە. پێشتر باس لە کۆبنەوە کرد لەگەڵ لایەنەکانی دیکە کە باس لەوە هیچ کۆبنەوەیەکتان نەکردووە لێرە و لەوێ ناوبەناو لێدوان دەدرێت کە گوایە مالیکی لەگەڵ هەندێک لایەنە کوردیەکان لیستی دەوڵەتی یاسا بەنهێنی دانیشتنی کردووە. من دەڵێم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کۆبوونەوەمان نەبووە لەگەڵمان. ئێوە هیچ کۆبنەوەیەکی نهێنیتان نەکردووە؟ ئەخە نهێنی بۆ چییە تۆ من نازانم ئەگەر ئێمە و پارتی کۆبوونەوە بکەین لەگەڵ مالیکی نهێنی چی ئەمە وەزیرمان ناو حکوومەتی مالیکیە و ڕۆژانە یەکتری دەبین لە ئەنج کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران یەکتری دەبینن. پارتی وەزیریە ناو ئەنجومەنی وەزیران سەرۆکی فراکسیۆنی کوردستانیەکان دکتۆر فواد ئەوە لەوەیە هەموو لە ئالی شخصی وەخت خۆی مامۆستایی نووری مالیکی بووە هەم وەکو پیاوێکی و سیاسەتمەدارێکی معتەبەر لە بەغایە یعنی ئەو نەوعانە ئەگەر هەبن پێویست بە وەفدی نهێنی دەکا ئەکید مەسلەیەک کە پەیوەندی بە ئایندەی عێراقەوە بێت لەگە هەموو لایەنەکان جاروەیە لە چوارچێوەی کۆبوونەوەکانی پەرلەمان جاروەیە لە سەردانێکی هاوباش بۆ مناسبەیەکی معەن ئەو نوع مەوزوعان دەکرێتەوە بۆیە من پێم وانییە پێویست بە کۆبوونەوەی بەدزی بکە هیچ کۆبوونەوەی بەدزی ناوێت چونکە هەمووی ئاشکرایە و پێکەوەی. بەڵێ باس لەوە کرد ئەگەر هەیە لایەن هەیە کۆبوونەوەی کردبێ ینی لایەنی کوردی هەیە کە کۆبوونەوەی کردبێ بە جیاواز لە لایەنەکانی دیکە؟ من ئاڵێ مێژێتی نەیکردووە لایەن هەبێ کردووە مچینە. بەڵێ هەندێک لە چاودێران ینی بۆچوونێکەیە کە ترسێک هەیە لەوەی کە یەکڕیزی لایەنە کوردیەکان تا سەر نەچێت ئەتە نەگاتە ئەنجام هەموو لایەنە کوردیەکان پێت وایە بە لە بەرچاوگرتنی ئەو واقعە سیاسی کە هەیە و پەیوەندی سیاسی کە لە هەڵوێستی سەرجەم لایەنەکاندا هەیە بە ئێوە و بە پارتی و بە لایەنەکانی دیکەشەوە هیچ ئەگەرێکی وا لە ئارەدا نییە کە ئەم یەکڕیزی لایەنە کوردیەکان هەیە پێی دەوتێت یەکڕیزی لایەنە کوردیەکان دوجار دابەش نەبێت بەسەر هاوکێشە سیاسیەکانی عێراقدا؟ خۆی ضروریە ئەو یەکڕێزی کوردی لە مەسلەی گفتوگۆ لەگەڵ بەغدا کەەوە مەسلەیەکی نیشتیمانی نەتەوەی زۆر گرنگە پێویستە ئیدارەیەکی سەرکەوتوانە بدرێ ئیدارەی سەرکەوتوانە ئەوەیە ئەگەر ئەندامەکەی یەکێتی لەو کۆبوونەوەی لەگەڵ عێراق دەیکە وەکو یەکێتی بیری کردەوە ئەوەی پارتی وەکو پارتی بیرکاتەوە هەر کەسە حولی ئەوەی بێ کە خۆی بێ بە سەرۆکی ئەو هەیئەتە و هەیمەنەت بەسەر فەرزدا بکە ئەکید سەرکەوتونە بێ ئەبێ نەوعێک لە تەبایی و هەماهەنگیە بێ لە نێوان هەموو لایەنەکان و هەموو بە یەک نەفەس هەوڵ بدەن پشتی کورد تا ئەو جێی ممچینە بە زیادەوەش وەربگیرێ بۆ دابشکردنی بەسەر خۆمان ئەوە شەڕێکی ترێ بینەوە لە هەولێر بیکەین بە زمانی کوردی. کەواتە پێت وایە ئەو یەکڕیزیە ئێستا هەیە کە هەمویان هەڵهەڵوێز بن تا کۆتایی تا دروستکردنی کابینەکە و بەشداریکردن لە حکوومەت زاهری تا ئێستا هەیە و تەمەنا دەکەم کە بەردەوام بێ ئیشیش لە پێنا ئەوە دەکەین کە ئەو نەوع یەکڕێزیە بەردەوام بێ. بەڵێ بەڵام هەندێک ترسیان هەیە لەوەی کە ئەم یەکڕێزیە هەر بەردەوام بێت بۆ پێی کە نمونەی بۆ نمونە کۆنگرەی نەتەوەی کورد دەهێننەوە بەڕێزیشتان پێم وابێ ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون لەو کۆنگرەیە کە دواتر ینی ئەوەی کە هۆکار بوو یەکڕێزی لایەنە کوردیەکان خۆیان بوو نەیانتوانی کۆنگرەیەک بۆ چاوپاچەی کوردستان ببەستن بۆ پرسی ئایندەی عێراق پێت وایە شتێکی جیاوازتر هەیە؟ بەڵێ ئەو مقارنەیە کە ئەسڵ زۆر شتی پێک ناکە ئەوانە زۆر دوو مقارنەی دووشتن وەکو مقارنەی چوزانم ئاو بە شاخ بکەی ئەو مقارنەیەکی لەو بابەتەیە چونکە کۆنگرێ نەتەوەی جارێ ئەوە پەیوەندی هەبوو بە هەموو پارچەکانی کوردستان
پەیوەندی هەبوو ناڕاستە خۆ لەگەڵ عێراق و تورکیا و ئێران و سووریا، پەیوەندیشی هەبوو لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەیی، پەیوەندی هەبوو لەگەڵ زۆر بابەتی ترکە ئەوە بە گرنگ دەبی سەیری. کاک سعدی کاتمان کەمەوە کۆمەڵی پرسیار هەن ئەمەوێ لە بەڕێستانی بکەین کە بەشێکیان لە فەیسبوک هاتوون ئەوەی بەغا ئەم شتانەی نییە، ئەوە خۆمانین، ئێمەین کوردی عێراقین. بەڵێ کاک سعدی سیاسەکانی بەڵێ تێگەشتم وەڵامەکە تێگەشتم. کۆمەڵێک پرسیار هاتوون کاتمان کەماوە دەمەوێت هەندێک لە پرسیارەکان لە فەیسبوک ئالانی ئەلەن دەپرسێ ئەم پرسیارم بۆ هەموو لایەنەکانە بەگشتی و یەکێتی بە تایبەت ئایا کە ئێمە وەکو هاوڵاتێکی سادە درکمان بەوە کردووە کەس دۆستی کورد نییە و مێژووی خوێناوی عێراقیش ئەمەی سلماندووە، ئایا ئێوە وەکو سیاسەتمەدار ئەمە نازانن؟ وەڵامی بەڕێستان. وەڵام سوالەکە تێنەگەیشت. پرسیارەوە کاڵێ ئێمە وەکو هەموو وڵاتێکی سادە تێدەگا کە ئەوانەی لە عێراقان ینی بەجۆی لە جۆرەکان دوژمنی کوردن بۆ پێی داواکاریەکانی کورد جێبەجێ ناکەن و کوردی لە ڕابردوودا چەندین ڕێکەوتنی کردووە بۆ جێبەجێکردن بەڵام جێبەجێ ناکرێت ڕێکەوتنەکان. ینی گەرنتی چیە بۆی ئەم جارە ئەم ڕێکەوتانی کە دەکرێت بۆ پێگەانی حکوومەت جێبەجێ بکرێت؟ بەدڵنیاییەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئەو تێبینی ئەو لە پەرۆشێوە دێ، بەڵام خۆ ئێمە جغرافیا ناتوانین بگۆڕین، لە چین لەوێن خانوشمان بەکرێ نییە بگوازینەوە. ئێمە جیران دەمینین لەگەڵ سونە، جیران تاریخێکی هاوبەشمان هەیە لە ڕابردوودا لە جێ حکوومەتی عێراق لەگەر شیعە. لە عێراقیش ئەوانە هەن کورد هەیە، شیعە هەیە، سونە هەیە، و ئەگە حکوومەتیش پێک بێ لە عێراق ئەو حکوومەتە پێک دێ. کورد ئەگەر لە چوارچەوەی عێراقی یەکگرتوودا بمینێ ئەوە دەبێت لەگەڵەوەنە هاوکاری بکە. ئەگەر بارودۆخی نێونەتەوەیی و ئیمکانیاتی ناوخۆ و زروفی بابەتیمان لەبارە بۆ جیابوونەوە وەکو دەوڵەتێکی سەربەخۆ تەقەدەم فەرموو چێ دەستی گرتووی، بەڵام ئەوە دەبی لێکۆڵنەوەیکی دوور و درێژی لەسەر بکە. بەڵێ پێت وایە جگە لە بەشداریکردن لە حکوومەتی ئایندەی عێراقدا کورد بژاری دیکەی لە بەردەستدا وەکو هەندێک جار لە ئاستی بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستانەوە گوێمان لەم وتەیە دەبێت بژاردەی تر چین؟ ئەوە باز ناکرێت، ئێمە ئەوە باز نەکەن وەکو لا تەقرەبو سەلاتە. ئەوەی کە ناچارمان دەکات لەسەر یا کورد ناچار دەکە لەسەر ئەوەی بیر لە ئالتەرنەتیڤی تر بکاتەوە، مەسلەی بەکارهێنانی بودجەیە بڕینی قوتی خەڵکە وەکو وەرەقەی زەغت، مەسلەی پەیڕەوکردنی یاساکانی زمانی نظامی سەدام حوسێنە لەبەر ئەوەی بۆ مادە دەستوریەکان یاسا داناندرێ، شەڕفرۆشتن لە مەسلەی نەفت و مادەی 111 و 112 خۆت زیینەوەیە لە سەرژمێری گشتی کە نازانین ئێمە نسبەتی کورد چەندە ئەو پارەی کە بۆ ئەوان دەڕۆچێ دەرێ زیاتر نییە، خۆت زیینەوەی لە جێبەجێکردنی مادەی 160 ئەوانە نا لەگەڵ ژمارەیەک لە هەندێک گوشە و لاجەکە لە هەموو لایەنە سیاسیەکان بەداخەوە جاروبار تعریف دەکرێت. من نمونەیەکت بۆ دێنم، سەلمان جومەیلی لە جەماعەتی سونەکانە، عزت شابەندەریش لەگەڵ شیعەکانە. سەلمان جومەیلی عزت شابەندەر سەلمان جومەیلی اتهام دەکرد یا بەعەکسەوە اتهامی دەکرد دەگۆ ئێوەن هەموو شتێک بۆ کورد قایلن پشتیوانیان لێ دەکەن، ئەوی تریش دەیوت. بەڵێ کاک سعدی بەڵێ کاک سعدی لە کاتمان کەماوە سوپاس دەکەین ئەگەر بە کورتی وەڵامەکەم بدەیتەوە. سەربەست ئەلی پرسیارێکی دەڵێ کورد سوودێکی لە پۆستی سەرۆک کۆمار وەرگتووە و ئێستا یەکێتی هەوڵی بۆ دەدات. من پێم وایە ئەو مەسەلەی پرەستیشە، مەسلەیەکی معنەویە کە کورد لە عێراق سەرۆک کۆماری هەبێ، ئەوە یەک و ڕقم دووش سەرۆک کۆمار ژمارەیەک دەسەڵاتی هەیە. تۆ فریوی ئەوە مەخۆ جاروەیە هەندێک برادر لە حیزبەکان لە ئەنجامی منافەسە لە بینی یەکتری ئەوە سەرۆک کۆماری چی کردو هیچی نەکردەوە، ئەوە قسەی بێت توێکلا ئەوەی سەرۆک کۆمار کردوێتی تا ئەوجێ دەسەڵاتی هەیە بە تەواوی ئیستیفادە لە دەسەڵاتەکانی خۆی کردووە لە مەسەلەی ڕێگەدان بەوەی کەمالیکی لە ساڵانی ڕابردوو وەزعی بودجە بەکاربێنێتن، یعنی زۆر جار عێراقی لە لێواری شەڕی ئەهلی گێڕاوەتەوە سەرۆک کۆماری خۆمانی ڕابردوو. بەڵێ کاک سعدی کۆمەڵێ پرسیاری دیکە هاتوو بەشێکی زۆری پرسیارەکان بەو ئاراستەیان کە دەڵێن ینی ئێوە بۆچوونی ئێوە و پارتی جیاوازە سەبارەت بە کاندیدکردنەوەی
خودی نوری مالیکی ئەم بەشێکی زۆری پرسیارەکان زیاتر لەسەرەوە جەختەکەنەوە کە بۆچوونی یەکێتی نیشتیمانی و پارتی یاخۆ جیاوازە لەسەر دانانەوەی نوری مالیکی بە کورتی سوپاس دەکەم. نه بۆچوونی پارتی و یەکێتی یەکە لەسەر ئەوەی کە زەمانەتێک دەبێ هەبێ لەلایەن حکوومەتی ئایندەی عێراق هەر کەسێک بێ لەوەی کە دەستوری عێراق جێبەجێ دەکە مادەی 140 جێبەجێ دەکە یاسای نەفت و غاز و مادە دەستوریەکانی تر کێشەی پێشمەرگە و سیاسەتی دەرەوە مەسلەی ئاو و بودجە و ئیلە ئاخریه لەگەڵ سەرژمێری چارەسەر دەکە لەوەیە ڕئیمان یەک. بەڵێ کاک سعدی بابەتێکی دیکە کە پرسی پێگەێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئێستاە کە بڕیارە کاندیدەکان یەکلا بکرێنەوە و پۆستی وەزیر و وەزارەتەکان کە دیاری کراون ئێستا ئێوە ئەو پۆستانی کە بەڕ ئێوە کەوتون کاندیدەکانتان یەکلا کردوتەوە بۆ وەزارەتەکان؟ نا ئێمە لە دووسێ ڕۆژی داهاتوو کاندیدەکان یەکلا دەبنەوە تقریبا لە کۆتاییتی. بەڵێ کاندیدەکان کێ یەکلایان دەکاتەوە وە لەسەر چ بنەمایەک ئەم جارە کاندید دیاری دەکەن؟ پانتایەکی زۆر بۆ گەنجەکان جێهێڵراوە. بڵێ دەوترێت کە هەندێک لە وەزیرەکان دەهێڵنەوە لەناو ئەو وەزیرانی کە لە کابینەی پێشتر هەبووە لەسەر ئەساسی گەند شارەزا جوغرافیە. بەڵێ دەوترێت هەندێک لەو وەزیرانی کە ئێستا کابینەی پێشتر پۆستی وەزیریان هەبووە لە پۆستەکانیان دەهێڵڕێنەوە. سوێندی یەک وەزیر نەخۆم لەنا ئەوان کە کەسیان نامێنن. بەڵێ مەبەستێت تەنها یەک وەزیر دەهێڵنەوە؟ گومانم هەیە وەزیرێک بینێتەوە ینی ئێشتا ئەویش متماین نیم بەڵام تەسەور دەکەم وەزیرێک بینێتەوە ئەجینا ئەوان کەس نامێنن. وەزیری تەندروستیە مەبەست لە وەزیری تەندروستیە وەزیرە؟ ئەوە من شتیوا چۆن دەڵێم لە ڕێگای تۆ تەبلێ کەس ناکەم باسی هیچ وەزیرێک کەم نەکەم. بەڵێ سەبارەت بە بەشداریکردن لە حکوومەتە ناوخۆیەکانی ئەنجومەنی محافەزە بۆ نمونە لە دهۆک ئێوە دەتانەوێت بەشداری حکوومەتی ناوخۆیەکە بکەن بەرنامەتان چییە؟ ئایا هەمان ئەو بنەمایی کە بۆ بەشداریکردن لە کابینەی هەشتەم ڕەچاو کرا دەتانەوێت بە هەمان شێوە ئێوەش هەموو لایەنەکان بەشدار بن لە ئەنجومەنە لە حکوومەتە ناوخۆیەکانی هەولێر و دهۆکیشدا و کۆکیەتی نیشتیمانی کوردستان؟ بەڵێ ئەکید گوێ لێ بووە زیندەخە و ناو قسەی جەنابەت دەیکەی گوێ لێ بووە لەوەی کە ئێمە بەرنامەمان ئەوەیە چۆن باسی حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی دەکەین لە ئاستی هەرێم لە ئاستی بەغا یەکڕێزی کورد ئاواژ لە ئاستی بۆ نمونە لە دهۆک پرسیارەکەی من بەتایبەت بۆ نمونە بۆ دهۆک بوو کە ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان بەتەنها بتوانێت دەپەلەمەکە دەپەلەم کاتمان کەم ماوە کاک سعدی سپاس دەکەم خۆت ئەوەندە قساکەی ئاخر تۆ بەچی ئەتو کاتی من دەخۆی کاکە خۆ من کاک سعدی کاتمان کەم ماوە ینی مەبەستمەوە بوو بەڕێستان لە دهۆک لە سلێمانی لە هەولێر لە پرسیارەکانی من تێبگەی بۆی ینی وەڵامەکەت وەڵام بدەیتەوە ینی تا تۆ لە پرسیارەکەی من تێنەگەی ڕەنگە نەتوانی وەڵام بدەیتەوە. پرسیارەکەی من بەتایبەت بۆ دهۆک بوو. تێگەم کورە پرسیارەکەی تێگ بەڵێ فەرموو بەڵێ پرسیارەکەی تو تێگەیشتم پێشەوەی قسە بکەیت. دهۆک هەولێر سلێمانی کەرکووک مووسڵ حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی دەبێت. سەبارەت بە سلێمانی تا چەند هاوپەیمانەتی ئێوە و گۆڕان لە ئارادایە لە ئێستادا؟ طبیعی بەبێ گۆڕان ناکرێت گۆڕان هێزێکی گەورەیە لە سلێمانی چۆن بەبێ گۆڕان دەکرێت؟ بەڵێ لەسەر سەرۆکی پرسەکان بە دیاریکراوی شتێکتان نییە لە سلێمانی؟ منە پێشمەرج نییە لەسەر ئەو مۆزوع ئەوە لە ئەسنای مناقەشە ڕەنگە قسە بکرێ بەڵام پێشمەرج لە ڕێگای تەلەڤیزیۆن و کەناڵی ڕاگەیاندن نابێت. کەواتە ئەگەری ڕێکەوتنی ئێوە و گۆڕان لە سلێمانی ئەگەرێکی گونجاوە ئەگەرێکی نزیکە لە ئێستاە؟ من دەڵێم یەکڕێزی نیشتیمانی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی پارتی گۆڕان یەکێتی بڵێ. بەڵێ زۆر سپاس کاک سعدی من تەنها مەبەستم و پرسیارەکان ڕووکەمەوە بۆ بەڕێستان بۆی وەڵام مەمەیتەوە. سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری زۆر سپاس هەولێرە لەگەڵمان بوو. دەمێژە تەمرین دەکەم ئەردەمت بکەوە من تێدەگەم چت دەوێت ببوورە تێنەگەشتم کاک سعدی. سپاس بۆ بەڕێستان زۆر خەرچەی سپاس بۆ بەڕێستان مەریوانجان زۆر سپاس دەکەم. کاک سعدی زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. باوەڕ کات تۆ دەمت نەکرد تۆم دەزانم چیت دەوێت.
سپاس دەکەم مەمنون سپاس بۆ تۆ کاک سعدی ئەحمەد پیرەندانی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتی خۆش بۆم لایەک و خواتان لەگەڵ